وەزارەتی ناوخۆ بۆچی داوا لە هاونیشتمانیان دەکات ڤیدۆی سەرپێچی هاتوچۆی تۆمار بکەن. تێڕوانین و استراتیژی وەزارەتی ناوخۆ بەشداریکردنی هاونیشتمانیانە لە پرۆسەی بەسەروەریکردنی یاسا و نەهێشتنی کەم و کورتی و سەرپێچی و دیاردە دزێوەکانە لە هەرێمی کوردستاندا. ئەم میکانیزمە کارێکی پەیڕەوکراوە لە زۆرینەی وڵاتە پێشکەوتوەکان سەرکەوتنی بەرچاوی بەدەستێناوە. هەڵە تێگەیشتنێک دروست بووە کە گوایە وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبرایەتیەکانی هاتوچۆ داوا لە شۆفێران دەکات دیمەنەکان بە مۆبایلەکانیان تۆمار بکەن. ئەمەش بێگومان ڕاست نییە، چونکە لە دەقی بڵاونامەکەدا هاتووە داوا لە هاونیشتیمانیان کراوە نەوەک شۆفێران. واتە ئەگەر شۆفێرێک کردداری وا بکات ئەوە خۆی لە بنەڕەتدا سەرپێچی کردووە بە پێی یاسا، بەڵام ئەگەر لە کاتی شۆفێریکردن نەبێت ئەوە کارێکی ئاساییە لەو کاتەدا. با هەمووان بەشدار بین لە دروستکردنی ڕەوشێکی هاتوچۆی ئارام و مۆدێرن و سەلامەت، دوور لە سەرپێچی و ڕوودا و کارەساتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا.